لە ساڵی 2010 کتێبێکتان دەرکرد بە ناوی تیرۆریزم وەک بیناکردنی کۆمەڵایەتی. هاوکات تو وەکو ئەکادمیستێک وەکو لە کۆڵەرەوەیەک و وەکو توێژەرەوەیە کە لە فەڕەنسا کار لەسەر رادیکالیزم کار لەسەر ئیسلامی سیاسی و پرۆژەکانە لە ناو زانکۆ و بوار ئاکادیمەکانە لە وڵاتەیە. ئەمە پرسیارەکەمەوەیە کە لە ساڵی 2023 تا ئەو ڕۆکە گۆڕانکاری گەورە لە تیرۆرە ڕوویاوە لە دوای 11 سپتەمبەرەوە تا ئەم سەروەختە و تا سەروەختی کۆتاییەکانی داعش کە ئێستاە ئەمەوێت هەڵسەنگاندنی تۆ چییە لەبارەی تیرۆرەوە تیرۆر لە دوای داعشەوە؟ پرسیارێکی جوانە. من لە نووسینی ئەو کتێبەوە تا ئێستا ئەتوانم بە ڕستەیەک بۆ کورت بکەمەوە هەڵوێستی من بینینی من جیهانبینی من لەسەر فاکتی تیرۆر وەک فاکت. بەداخەوە ئێستا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کۆمەڵێک توێژەر و ڕۆژنامەنووس و ئەوانەی کار لەسەر تیرۆرەکەن لە دیپلۆماتێکەوە تا ئەگاتە توێژەرێک تا ئەگاتە ڕۆژنامەنووسێک و تەنانەت خەڵکی ئاسایی هەوڵەدەن تیرۆر لە یەک پێناسەی کورتە پێناسەیەکی کورت بکەنەوە باشنێ یاخود یەک ڕەهەند بدەن بە تیرۆر. ئەوەی من ئەمەوێ بیڵم ئەوەیە ئێمە هەڵەیەکی دراماتیکی ئەکەین ئەگەر بێت و فاکتی تیرۆر وەک فاکت لە یەک ڕەهەندە کورت بکەینەوە. نمونەیەکی سادەتە دەمێ بۆ نمونە ئەگەر بڵین تیرۆر بە تەنها تیرۆرێکی ئاینیە یاخود ئاین ئەو ستراکتۆرەیە کە ستراکتۆرەی تیرۆرەکە یاخود با بڵێن تیرۆر بە تەنها فاکتێکی کۆمەڵایەتیە یا تیرۆر فاکتێکی سیاسیە یان تیرۆر فاکتێکی کولتوریە. بۆ نمونە ئێستا کۆمەڵە خەڵکی زۆر هەند باس لە ئیستیسنای ئیسلامیەکەن یعنی ئیسلام و جیهانی ئیسلامی بەگشتی و ئیسلام وەکو ئاینێک ئەو ئیستیسنایەیە لە ناو مێژووی بەشەرێتە کە بەردەوام هەلومەرجی ئینتاجکردن و بەرهەمێنانی تیرۆر ئامادەکە. هەموو ئەمانە هەڵان لەسەر ئاستی زانستی. لەسەر ئاستی زانستی تیرۆر وەک فاکت زیاتر لە ڕەهەندێکی هەیە، زیاتر لە دەرفەتێکی هەیە، زیاتر لە هەلومەرجێکی هەیە، زیاتر لە ئاستێکی هەیە. بەبێ خوێندنەوەی کۆی ئەو ئاستانە زۆر ئەستەمە تۆ لە تیرۆر تێبگەیت. بە کورت و پوختەکەی ئەوەیە کە فاکتی تیرۆر چ لە ئەوروپا چ لە ڕۆژهەڵات چ لە هەولێر چ لە پاریس ئەو فاکتەیە کە لە یەک کاتە ڕەهەندێکی کولتوری هەیە، ڕەهەندێکی ئاینی هەیە، ڕەهەندێکی سیاسی هەیە، ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە، ڕەهەندێکی ئەخلاقی، ڕەهەندێکی ذاتی و خودیشی هەیە. بەبێ تێگەیشتن لەمانە ممکنە لێی تێبیت. جیاوازێکی گەورە هەیە لە نێوان تیرۆر لە ڕۆژهەڵاتە و تیرۆر لە ڕۆژاوایە. ڕۆژهەڵات بە هەموو کارە ساتەکانیەوە کە تیرۆر خڵقاندوێتی لەو چەند ساڵی دوایە و لەو چەند ساڵی پێشووتریشە بە حەقەت و ئەو جیاوازێت چییە لە نێوان تیرۆر لە ڕۆژاوە و تیرۆر لە ڕۆژهەڵاتە؟ داعش پێی وتین کە تیرۆر جۆگرافیای نییە. تیرۆر ئەتوانێت لە هەر شوێنێکی دنیادا ڕووبدات لە هەر شوێنێکی دنیادا کارەساتی گەورە بخۆڵخێنێت. بۆ چوونی من ئەوەیە کە ئێمە لە دنیایەکە ئەژین کە گلۆبالە جیهان گشتیە. لەم جیهانە گلۆبالە تۆ ناتوانیت بەتەنها وەکو چەندین جاروتومە لە پاریسا بە ئاسایش بژی، لە واشنگتۆنە بە ئاسایش و ئەمن و ئیستیقرار و دامەزراوەی بژیت بەڵام دیمەشق بەرەڵا بکەیت بڵێ چی لە دیمەشق ڕووەدا گرفتی من نییە. ناتوانی بڵێ من لە ڕۆژ ئاوا لە ئاسایشە ئەژیم، لە جێگیریە ئەژیم، لە بێگرفتی تیرۆریزمە ئەژیم، لە هێمنی و عقلی ساردی کولتوریە ئەژیم، چ لە ڕۆژهەڵات ڕوئەدا بە جەهانم مشکلەی منێ. ئەمە ئەم سەردەمە سەردەمی بەرد نییە، تەنانەت سەردەمی با بڵێن چاخی کلاسیک نییە کە جیهانەکان لە یەک جیاکرا بنێنەوە ئەمپراتۆرەکان لە یەک جیاکرا. تەنانەت سەردەمی دەوڵەتی نەتەوەیش نییە کە بڵێ من سنوورەکانی خۆم ئەپارێزم ئیتر ئەو دیوی سنوورەکانی من با دۆزەخش بێگرفتی منێ. تۆ لە جیهانێکی گلۆبالە ئەژیت. ئەم جیهانە گلۆبالە هەمووی پەیوەستە بەیەکەوە، هەمووی پەیوەستە بەیەکەوە وەکو تۆڕێکی لێ هاتووە. لەناو ئەم تۆڕە ئەوەی لە دیمەشق ڕووەدا ڕاستەوخۆ کارایی هەیە بەسەر واشنگتۆنەوە، ئەوەی لە پاریسا ڕووەدا تۆ تەماشاکە ئێلەک زەردەکانی پاریس کە مانیفستاسیۆنێک خۆپیشاندانەکەن لە پاریس تەماشاکەی لە بەسرا خۆپیشاندەرەکان ئێلێکی زەت لەبەرەکەن وە نییە بۆ چونکە ئەم جیهان ئەوەی لە فەلەستین ڕوئەدات لە نێوان ئیسرائیل و فەلەستینیەکانە ڕاستەوخۆ کارایی داهانیە بەسەر ئەوەی کە لە پاریسەوە ڕوئەدات و تەماشاکەی ئەو کاتێک سەربازێکی ئیسرائیلی ڕاستەخۆ فیشەکەنێت بە مناڵێکی فەلەستینیەوە
ڕاستەوخۆ ئەمە ئەگوێزرێتەوە بۆ هەموو جیهان لە کۆڵانە داڕزاوەکانی پاریسا ئەمە بینایی شعوری چەندین کەسایەتی ئەکات لەو گەڕاکە بەرەڵاکراوە تەنانەت لە ناو خودی پاریسی شاوانیە لەبەرەوە هەڵەیەکی گەورە ئەەکەین ئەگەر پێمان وابێ ئێمە دوو دنیای لە یەکجاین و هەڵەیەکی گەورەتریش ئەگەن ئەگەر پێمان وابێت تیرۆر ئیسلام بەتەنها ئاینێکە کە ئیسیسنایە لە مێژووی بەشەرێتە و ئەوکو ئاینێکی ڕۆژەڵات دێت ئیسهی نکات تیرۆر بۆ ئێمە بەرهەمێنێ لە بیرمان نەچێت کاگاسو ئێمە لە ناوچەیەکی جیهانەوە دێن کە پێوترێ ڕۆژهڵاتی ناوەڕاستوانیە هەرسی ئاینە گەورەکە کریسیانیسم ژوداییسم ئیسلام لەو ناوچەیەوە هاتوون بۆ بەشەرێت ئێستا ئەوروپا لە وەهمی ئەوواژی کە کریسیانیسم وەکو ئاین مڵکدارێتەکەی لەلایەن ئەوروپاوە کرێ وا مامەڵەکەن کە ئەنەهوو عیسا مەسیح لە پاریسا لەدایک بۆ و کریسیانیسم لە واشنتۆنا دروست بووە نەخێر هەرسی ئاینەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەوە هاتوون بۆ دنیا لەبەرەوە شتێک نییە بە ناوی ئیسیسنای ئیسلامی تۆ وەکو کەسێکی ئەکادمیست و مامۆسایشی زانکۆ و هاوکات وەکو توێژەرەوە کە چەندین ساڵە لە بوارەیە کارەکەن دیارە چەندین پرۆژەتان هەیە لەگەڵ زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکانی فەڕەنسایە لە پاریس و هاوکات زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکانی دیکەی ئەوروپایە و دڵنیاشم پەیوەندیکی ئەو تۆتان هەیە لەگەڵ ناوەندە ئەکادیمیستەکانی ئەمریکاشە ئەو پرۆژانی ئێستاکە سەرقاڵین لە پێشترا و وی ئێستاکەش سەرقاڵین و بۆ داهاتوش چ پرۆژێکتان هەیە کە ئێستاکە کاری لەسەرەکەن وەکو بارێکی ئەکادمی ڕاستە ئێمە پرۆژەیەکمان هەیە بە ناوی پرۆژەی زەبروزەنگ و چوونە دەرەوە لە زەبروزەنگ لەناو ئەم پرۆژەیە 180 توێژەر کاری تیاکەن ئەم 180 توێژەرە بە تەنها سۆسیۆلۆگ نین سۆسیۆلۆگن ئەنترۆپۆلۆگن پۆلیتۆلۆگن تەنانەت ڕۆژنامە نووسن ئەوانەی کە تایبەتمەندن لەسەر زەبروزەنگ و تەنها لە هین نین پاریسی نین یا با بڵین فەڕەنسی نین فەڕەنسین بەریتانین ئەڵمانین و تەنها ئەوروپینین ئەمریکین ئەمریکای باکوور ئەمریکای باشوور تەنانەت ئەفریقا ڕۆژهڵاتی ناوەڕاست لەناو ئەم پرۆژەیە ئەم هەموو توێژەرەمان کۆ کردوێتەوە کە 180 توێژەرن و تەنانەت چەند توێژەرێکی کوردیشی تایە 5 توێژەری کوردی تایە کە لە کوردستانی عراقەوە هاتوون ئیشی ئەمە چییە بەڕاستی ئیشی ئەمە بریتێ لەوەی کە دوور لە هەموو ئینتیماکان ئینتیمای ئایدۆلۆژی ئینتیمای شارستانی تەنانەت ئینتیمای ئاینی ئینتیمای ئەخلاقی ئینتیمای ئینتیمای سیاسی هەموو ئینتیما بتوانین پێناسەیەکی زەبروزەنگ بکەین بە شێوەیەکی ڕوتوخوت و ئەو گریمانانەی کە ڕێگامان پێدەن بۆ ئەوەی بیخەینە ڕوو لەسەر چۆنەتی چوونە دەرەوە لە زەبروزەنگە اینجا کاتی باسی زەبروزەنگەکەین باسی زەبروزەنگ لەسەر ئاستی گلۆبال چۆن زەبروزەنگ لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان بەلای ئێمەوە گرنگە ئەوەنەش زەبروزەنگ لە نێوان لە وڵاتانی ئەمریکای لاتین و ئۆپۆزیسیۆنە بەلامانەوە گرنگە هاوکات مەبەستم ئەوەشە کە پرۆژەی تازەتان ئێستاییتان لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکانی هەم ئەوروپا و هەم ئەمریکا بە هەڵیانە چوون پرۆژێکتان هەیە لەگەڵ ئەمریکایە کە پەیوەندی هەیە بە ناوەندە ئەکادیمیەکانە کە تینتانکەکانی ئەمریکان سەبارەت بە مەسەلەی ڕادیکالیزم و مەسەلەی تیرۆر و مەسەلەی زەبروزەنگ ئێمە ئەو پرۆژە تازایی کە ئێستا کاری لەسەرەکەین لە ئەنستوتی فەڕەنسی بۆ پەیوەندی ئەنتەرناسیۆنالەکان بریتیە لە ئیشکالێتێک پرۆبلەماتیکێک ئەم ئیشکالێتە لەمەی خوارەوە کورتەکرێتەوە پاش هەرسی ئەسەربازیانەی داعش وەکو تێریتۆری ئەنیا وەکو خاک لە دەستدانی خاک لەلایەن داعشەوە چونکە داعش خۆ دەزانی وەکو ئایدۆلۆژیا و ڕێخستن کۆتایی پێ نەهاتووە قاعدەیەکی کۆمەڵایەتی زۆر بەهێزی هەیە هەم لە عێراق هەم لە سووریا و لە چەند وڵاتێکی تریش بەڵام دوای ئەم کۆتایی هاتنە سەربازیە لەسەر ئاستی خاک لەسەر ئاستی بەرە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەرەو کێ ئەڕوا ئایا بەرەو گەڕانەوەی دەوڵەت ئەڕوات دەوڵەت لە ڕەهەندە ئۆتۆریتاریزمەکەیە یاخود بەرەو کۆتایی دەوڵەت بەو فۆرمانەی کە ناسیومانە ئەڕوات خۆتەزانی لە بەهاری عەرەبیە ئێمە ئەم وڵاتانەمان کەوتنە بەر شەپۆل میسر لیبیا تونس پێش هەمویان یەمەن سووریا عێراق بەحرین هەموو ئەم وڵاتانە کەوتنە ژێر شەپۆل تەنانەت وڵاتانی وەکو عەرەبی سعودیە و کوێیت و ئەو وڵاتانەی تریش جەزائیر کە ڕاستەوخۆ ئەم شەپۆلە نەکەوت ناڕاستەوخۆ دەستیان کرد بە ریفۆرمکردن لە ستراکتۆرەکانی دەوڵەتە پرسیاری ئێمە ئەوەیە ئایا پاش هەرسی داعش لە زەمەنی گەڕانەوەی ئۆتۆریتاریزمی دەوڵەت بەو شێوەی کە
لە هەشتاکانە ناسیومانە ئەڕۆین ناو زەمەنەوە یاخود ئەڕۆینە ناو زەمەنی کۆتایی هاتنی دەوڵەت بە هەموو فۆرمەکانیەوە و کرانەوە بەسەر جۆرێکی تر لە پەیوەندی ئێتاتیک پەیوەندی دەوڵەتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستاکە هەواڵەکانەوەیە کە زیاد لە 130 جیهادیست ڕادیکالیستی فەڕەنسی کە ئێستاکە دەستگیرکراون لەلایەن هێزەکانی یەپەکەوە لە ڕۆژاوە لە سووریا لەلایەن هێزە کوردەکانەوە کە لە زیندانەکانی ئەواندان فەڕەنسا داوای کردوونەتەوە و لێرە زیندانی ئەکرێن. ئایا هۆکارەکە ئەوەیە کە فەڕەنسا دەیەوێت دادگایان کات و زیندانیان بکات و دواتر لێکۆڵینەوەی وردیان لەسەر کراوەکو کۆمەڵەیە کەسایەتی جیهادی کە کاریگەریان هەبوو لەسەر تیرۆر کاریگەریان هەبوو هەم لەسەر تیرۆر لە ڕۆژهەڵاتە هەم لەسەر تیرۆر لە ڕۆژاواشە یانەوە تا بێژگەرەوەش مەبەستیشم ئەوەیە کە شەرکەرە بیانەکانی ناو داعش کە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی دیکەوە هاتن یعنی سووریا یان داعش بۆ موغناتیزێک کە توانی زۆرێک لەوانە ڕاکێشێت بیانهێنێتە ئێوە بەڵام ئێستاکە ئایا ترسی فەڕەنسیەکان لەوایە کە ئەم کەسایەتیانی کە ژیراون ئەم کەسایەتیانە کە ژیراون پەرشوبڵاو بوونەوە یان چارەنووسیان دیار نەبێت یانەوە تا بێنەوە بۆ ئەم وڵاتانە کاری تیرۆریستی بکەن وان لێبێت کە زیندان بشکێنن یان شتێک ڕوو بدات ئەو ترسەیە یانەوەی ئەوان دەیانەوێت لێکۆڵینەوەی وردیان لەسەر بکەن و کاری جددی بکەن لەسەر ئەو ڕادیکالیست و تیرۆریستانەی کە دەزگیرکران و ئەیان هێنەوە بۆ فەڕەنسا. خۆ دەزانی فەڕەنسا یەکێکە لەو دەوڵەتانەی کە سیستمێکی ژوستیس دادی بەهێزی هەیە. لەناو ئەم سیستمی داد و دادوەری فەڕەنسیا دەوڵەت ناتوانێت بە ئارزوی خۆی و بەپێی بەرژەوەندی و گرەوە جێۆپۆلیتیکەکان مامەڵە بکە تا سنوورێکی بەرتەسک ئەتوانێت مامەڵە بکە و بژوڵێتەوە بەڵام لە کۆتاییە دەستگا دادوەریەکان لە ئێمانوێل ماکرۆنەوە هەتا ئەگاتە وەزیری دەرەوە و وەزیری بەرگری ناچارەکات بەوەی کە مل بدەن بەو سیستمەی کە دادگا ئەی بابڕێەوە و دادگا ئەبابڕێەوە لە فەڕەنسایە ئێستا خۆتەزانیت ئەم جیهادیستانەی کە لە لایەن کوردەکانی سووریاوە زیندانی کراون پارێزەریان هەیە و خانەوادیان هەیە لێرە لە فەڕەنسا ئەم خانەوادانە و ئەم پارێزەرانە لە ڕێگای میدیاوە پاڵەپستویەکی زۆریان خستە سەر دەوڵەتی فەڕەنسی بۆ ئەوەی لە نێوان دوو کەوانەیە مناڵەکانی جمهوریەت با ئینحرافیشان کردبێ بەشێک لە مناڵەکانی جمهوریەت با ڕیسپەڕیش بوو بن لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانە بەرەڵا نەکات نایانداتە دەستی نادیار جمهوریەت ئەبێ بەرپرسیار بێت کۆماری فەڕەنسا ئەبێ بەرپرسیار بێت لە بەرامبەر مناڵە باشەکانیە و مناڵە خراپەکانیشە تا ماوەی تقریبان چەند مانگێک بۆ ساڵێک جمهوریەت توانی لەگەڵ ئەما یاری بکە لەگەڵ سیستمی دادوەری فەڕەنسیا یاری بکە بەس ئێستا وردە کە هاوکێشەکە لە کوردستانی سووریا زیاتر ڕوون ئەبێتەوە سیستمی دادوەری فەڕەنسی پاڵەپەستوەکانی زیاتر ئەبێ بە ناچاری حکوومەت و دەوڵەتی فەڕەنسا ئەم 130 کەسە قوبوڵ ئەهێنێتەوە بۆ فەڕەنسا بەڵام هێنانەوەیکی ئاسایی نیە لێرە لە فەڕەنسا زیاتر لە 25 سنتەری دێ ڕادیکالیزاسیۆنمان دروست کردووە ئەم سنتەرانی دێ ڕادیکالیزاسیۆنە ئیشان چییە ئیشانەوەیە کە هەر یەکێک لەمانەی کە ئەگەڕێنەوە ئەخرێنە ناو یەکێک لەم سنتەرانەوە بۆ ئەوەی بەردەوام لەسەر ئاسی ئایدۆلۆژیا لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی سایکۆلۆژی لەسەر ئاستی ئاینی لەسەر ئاستی کولتوری ئیشیان لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەو ئینتیما ڕادیکالیزاسیۆنەی ئەوان هەیان بۆ لە ناو داعشە دێڕادیکالیزە بکرێن ئەوە خەیەکێکە لەو خاڵە گرنگانەی بەڵام لە کاری لەسەرکرێت بەڵام لە هەمان کاتا جمهوریەت ئەحمەق نییە ئەسانی کە بەشێک لەمانە هەرگیز ناڕۆنە ناو سیستمی دێ ڕادیکالیزاسیۆنەوە بۆیە چەند ئیجراعاتێکی تری دانراوە لە سریان بکرێت ئەو خاڵێکی تریش ئەوەیە کە پەیوەندی بەوەیەوە هەیە کە تۆ باست کرد لێرە لە فەڕەنسا هەرێکێک لەم ڕادیکالیزانە کە خۆیان ڕادیکالیزە کردو چونکە لێر لە فەڕەنسا زۆر بە ئەستەم بۆ زانایەک ئەتوانێت چەمکی تیرۆریست بەکاربێنێت چونکە چەمکی تیرۆریست خۆ زانی بارکراوە بە کۆمەڵێک مانە بۆیە لەبەرەوە ئێمە چەمکی ڕادیکالیزاسیۆن بەکارێنین لە نەزان کۆکانە هەرێک لەم ڕادیکالیزە کراوانە خۆ دەزانی وەکو عینەیەک وەرئەگیرێ کاری لەسەر ئەکرێ
کا لەسەر ڕابردووی ئەکرێ کا لەسەر ئێستا یەکرێ کا لەسەر داهاتوی ئەکرێ کا لەسەر ستراکتۆرە کۆمەڵایەتەکە یەکرێت کا لەسەر هەموو ئەو هۆکارانە ئەکرێت کە وای کردو ئەم کەسە ببێ بە تیرۆریست چونکە یا ببێ بە ڕادیکالیزە کراو چونکە خۆ دەزانی هیچ کەسێک بە ڕادیکالیزە کراوی لەدایک نابێ بەڵکو لە ناو پرۆسێسەکە ئەبێ بە ڕادیکالیزە ئەبێ ئەو پرۆسێسە زۆر گرنگە بۆ دەوڵەتی فەڕەنسی بۆ حکوومەتی فەڕەنسی و بۆ ناوەندە ئەکادیمیە فەڕەنسیەکان توێژنەوەی لەسەر بکەن. چ زمینەیەکی یابووری و ژیاری و شارستانی و کۆمەڵایەتی و فەرهەنگی لەبار هەیە لە فەڕەنسایە هەم لە ڕووی هەژاریەوە هەم لە ڕووی ئابوووریەوە بۆ ببێتە زمینەیەشی لەبار بۆ گەشەی تیرۆر لە فەڕەنسایە یان بۆ گەشەی تیرۆر لە ئەوروپایە. هەرگیز ناتوانیت باس لە تیرۆریسمی فەڕەنسی بکەین بەبێ گەڕانەوەیەکی ڕاستەوخۆ بۆ هەلومەرجی کۆمەڵایەتی مرۆڤەکان لە فەڕەنسا. بەشێکی زۆری ئەو فاکتەرانەیەکەوە ئەکەن کە کەسێک بڕاتە ناو پرۆسێسی ڕادیکالیزاسیۆنەوە لە فەڕەنسا پەیوەندیان بە هەلومەرجە کۆمەڵایەتێکەوە هەیە. بەڵام گرفتەکە لەوایە کە ئێمە بەشێکی تریشمان هەیە کە هەلومەرجێکی کۆمەڵایەتی زۆر ناسک و با بڵێن بە فەڕەنسی پێڵێن پرێڤیلیژێ یعنی با بڵێن خواپێداوی پێوترێ بە کوردی یعنی باڵێن هەلومەرجێکی لەباری کۆمەڵایەتیان هەیە یعنی چۆن هەلومەرجی کۆمەڵایەتی لەبار سەر بە چینی ناوەندن لە فەڕەنسا موچەیەکی ڕێکوپێک و دروستیان هەیە ماگانە خانووی خۆیان هەیە وانە خێزانیان هەیە بەرەڵا نەکراون لە ناو کۆڵانەکانە درۆگ ناکێشن لە ناو زیندانەکانە نەهاتوونەتە دەرەوە پێگەیەکی کۆمەڵایەتی مەڕموقیان هەیە وانە لە هەمان کاتا ئەبن بە داعش یا ئەبن بە ئەلقاعیدە وانە چی ئەکات زۆر ئاسانە بۆ ئەوانی تر ئێمە بە خێرایی لیان تێبگەین ئەو گروپە مەحرومەکان کە ئەبن بە تیرۆریست چونکە یەکسەر ئەگەڕێنەوە بۆ توێژینەوەکردن لەسەر هەلومەرجی کۆمەڵایەتیان بەس چی واکات کە دکتۆرێک چی واکات کە پارێزەرێک چی واکە کە مامۆستایەکی فیزیا یا کیمیا ببێ بە وانە ببێ بە تیرۆریست بڕاتە ناو قاعیدەوە ئەمە شتەکان زۆر ئاڵۆسترەکەن بۆی پێویستمان بۆەیە ئێمە بە دوای ڕەهەندە ئایدۆلۆژیەکەیە بگەڕێن ڕەهەندە جیۆپۆلیتیکەکەیە بگەڕێن ڕەهەندی جەستیس ینی با بڵێن داد چۆن ئەم کەسە وێنا و خەیاڵدانی هاوکێشەکانی دادپەروەری ئەکا لە جیهانا بکەین. سەرەتای شەڕی داعش بوو ئەو سەروەختە زۆرێک لە ناوەندەکانی وڵاتە گەورەکانی دنیاوەکو لە ئەوروپا و هاوکات لە واشنگتن لە ئەمریکا گفتوگۆیکی زۆر هەبوو لەبارەیەوە لە یەکێک لە کۆڕەکانە باس لە ئایدۆلۆژیای داعش کرا یەکێک لەو نووسەر و لێ کۆڵەرەوانە باسی ئەوەی کرد کە داعش گرفتی داعش یان مەترسی داعش لە ئایدۆلۆژیەکەیدایە ڕەنگە ئاسان بێ پەلاماردانی داعش یان شکستهێنانی داعش لە ڕووی لەشکریەوە بەڵام ڕەنگە زۆر سەخت بێ شکستهێنان یان وێرانکردنی داعش لە ڕووی ئایدۆلۆژیەوە ڕای تۆ چێ لەوبارەیەوە بۆچوونی من ئەبەم شێوەیە لە سەدا بیستی ئەوانەی کە ئاچنە ناو پرۆسیسی ڕادیکالیزاسیۆنەوە لە سەدا بیستیان هەر زۆر بڕات تا 25 ڕوا ئەم ڕەهەندە ئایدۆلۆژیە وایەن لێکات کە ببن بە ڕادیکالیزەکرا و ببن بە لە نێوان دووکەوانە تیرۆریست و ئەمانش هەمیشە ئەو کەسانن کە پیان ئەڵێم کادرە باڵەکانی ڕێکخراوە ڕادیکالیزەکان باش نییە ینی کادری باڵان ینی ئەوانن کە لە پێگەی سیاسی بەهێزان لە ناوە ڕێکخراوانە بەڵام لە سەدا هەفتا و پێنج بۆ هەشتایان خواری خوارەوەیان کە سەربازی ئاسایین کە ئەوانن خۆیان ئەتەقێنرێنەوە و ئەوان لێکن کە خۆیان بتەقێننەوە کە ئەوانن ئەبن بە قوربانی کەوانن ئەبن بە سوتەمەنی بە داوامی ئەمجان کە لە سەدا هەفتا و پێنج بۆ هەشتایە ئەوانن هیچ ڕاهەندێکی ئایدۆلۆژیان نییە و لە ژیانیانە کتێبێکیان نەخوێندوێتەوە بەشێکی زۆری هەرە زۆریان لە زیندانەوە دێنە دەرەوە لە زیندانەوە ڕاستەوخۆ بۆ ناو داعش بۆ چونکە لەناو بۆچی ڕۆشونەتە دە زیندان لەبەرەوە ناکە ئیسلامیست بوون یا تیرۆریست بوون لەبەرەوەی دزیان کردووە لەبەرەوەی درۆگیان کێشاوە لەبەرەوەی کاری نایاسەییان کردووە لە فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا بەڵام کاتێکە ڕۆنە ناو زیندان لەلایەن ئەم کادرە ئایدۆلۆژیانەوە وەرەگیرێن ئەخرێنە ناو فلتەری ڕادیکالیزاسیۆنە و دوایی کە دێنە دەرەوە ڕاستەوخۆ لە پاریسەوە یاخود لە واشنگتۆنەوە یا لە لەندنەوە ڕێگای عێراق و سووریا ئەگرنە بەر بۆیە بەم شێوەی وەڵامە دەمەوە لە سەدا بیستیان ئەو ڕەهەندە ئایدۆلۆژیە ئەیان کە بە ڕادیکالیزە کراو لە سەدا هەفتا و پێنج بۆ هەشتایان بە پێی توێژینەوەکانی ئێمە
هیچ ئایدۆلۆژیایەکیان نییە بەڵکو مناڵە بەرەڵاکراوەکانی نێو کۆڵانەکانی مۆدررنیتن. ئەو مناڵە بەرەڵایانەی مۆدررنێتەی کە تۆ باسی لێوەکەی هەڵبەت ڕەنگە ئایدۆلۆجیەک نەتوانێت کاریگەری ئەوتوان خاتە سەر بەڵام ئەو سەرباز و ئەو لێشاوی کە لەگەڵ تیرۆریستەکانە بوون یان لەگەڵ داعشا بوون هۆکارگەرێکی وەکو دروشم یان کۆمەڵی ڕوانینی سادە کۆمەڵی وێنەی سادە کۆمەڵی ڕوانین لەسەر ئەوی کە ئەوانی دیکە بە دوژمن ببینی ئەمە لەوانی بەس بێ بۆ ئەوی کە ڕادیکالیستێک جیهادستێک دروستکەی بۆ ئەوی پەلامار بدا کاری کردەوەی تەقینەوە بکە کردەوەی خودکوژی بکە ئالێرایە ڕەنگە زۆشتی سادە ببێتە هۆی ئەوەی کە ڕادیکالیستی زۆر بەهێز دروستکە لە جیهانە. بێگومان چونکە ئەمانە ژێرخانێکی ئایدۆلۆژی بەهێزیان نیە چونکە ئەمانە لە ژیانیان کتێبێکیان نەخوێندوتەوە چونکە ئەمانە جگە لە فەڕەنسیەکی شکاو هیچ زمانێکی تر نازانن یان بۆ نمونە تەنانەت نازان نوێژ بە عەرەبی بکەن وانە تەنانەت دەستیان ناگا بە قورئان چونکە ناتوان بیخوێنەوە نە بە فەڕەنسی نە بە عەرەبی. ئەمانە کۆمەڵێک دروشمی ناو فەیسبووک یاخود تویتەر یا تۆڕە کۆمەڵایەتەکان بەسە بۆ ئەوەی بە ئاسانی ڕاویان بکە و بیان خاتە ناو تۆڕە ڕادیکالیزەکراوەکانەوە. ئەو هێزە گەورەیە چییە کەوا لە ڕادیکالیستێک دەکا یان وە لە ئیسلامێک دەکا کە ناوچە گەرمەکانی تیرۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاریگەری تێبکە کاری تێبکات و کردەوەی خودکوژی یان کردەوەی تیرۆریستی لە ڕۆژاوایە ئەنجام بدات. بۆشایەکی ڕۆحی بە فەڕەنسی پێڵێن لۆڤید سپێریچوێلە ینی باڵێن ئەو بۆشایە ڕۆحیە واکات کە مرۆڤ هەمیشە بە دوای ئەلتەرناتیڤ بگەڕێ بۆی پڕی بکاتەوە. بەشێک لە مناڵە بەرەڵاکراوەکانی جمهوریەت لە ناو وەرزشە و بەوە ڕێگای وەرزشەوە ئەم بۆشایە پڕەکەنەوە. بەشێکی تریان لە ناو درۆگە پڕی ئەەکەنەوە بەشێکی تریان لە ناو سێکتە داخراوەکانە پڕی ئەەکەنەوە یانی با بڵێن ئەو تائیفە ئاینیە تازانەی کە زۆر تونند و تیژن بڕێکەنەوە بەشێکی تریان لە ناو تیرۆریزمە بڵاوەکەنەوە بۆ لە بیرت نەچێ لەسەر ئاستی 60 و تقریبا 69 میلیۆن فەڕەنسی تۆ تەنها 2000 تیرۆریست هەیە وانە ئەمە لەسەر ئاسی ستاتیستیک زۆر کەمە زۆر کەمە بەڵام ئەم کەمینە هەرەکەمە زۆر چالاکن بۆیە ئێمە هەموو دنیایان بەخۆیانەوە سەرقاڵ کردووە. لەم چەند ساڵەی پێشوە لە دوایی ئەتوانین بڵین لە دوای 2014ەوە تا ساڵێک لەمەوبەر چەندین کردەوەی تیرۆریستی تاگڕەوانە یان تاکە کەسیانە ڕوویان نالە لە ئەوروپای بەتایبەتی لە فەڕەنسا و بەلجیکا و لە ئەڵمانیا و لە بەریتانیا و لە هەندێک شوێن لە ئەوروپایە. ئەم کردەوە تیرۆریستیانە چەند کردەوە تیرۆریستێکی زۆر بەهێز نەبوون کردەوە تیرۆریستێکی زۆر سادە بوون سادە و ساکار بەڵام زەرەری گیانی و ڕۆحی و زەرەریە بەڵام لە ڕووی میدیاییەوە و لە ڕووی ئەوە زۆرێک لە میدیاکان سەنگیان خستە سەر و کاوکات ئەم کردەوە تیرۆریستیانە دەنگیایەوە لە جیهانە بۆ ئەوەی کە ئەوروپا لە بەردەم هەڕەشەی تیرۆرا بێت. بەڵام ئەو ڕۆکە لە دوای شکستە گەورەکانی داعش ئایا وڵاتانی ئەوروپا و ناوەندە ئاکادیمیەکان ناوەندە ئاکادیمیە زۆر گرنگەکانی ئەوروپا بیریانەوە کردوتەوە کە زمینەیەکی واجارێکی تر نەڕەخسێتەوە کردەوەی تیرۆریستی ئاوا ڕووبداتەوە بە تایبەتی لە ناو دڵی ئەوروپایە؟ لە هەشتاکان و نەوەدەکان و سەتای 2000ەکانیش کاری دەستگا هەواڵگریەکانی ئەوروپا ئاسان بوو بۆ چونکە لە بەردەمی تایپێک لە تیرۆریزما بوون کە ئەکرا دەستی لێ بگیرێت ئەگرا کۆنتترۆل بکرێ ئەکرا چاودێری بکرێ ئەکرا هاوڕێتی بکرێ بۆ چونکە ڕێکخراوێک هەبوو و ئەم تیرۆریزمی ڕێکخراو بوو ئێرارشی هەبوو لەسەرەوە فەرمان دەرەکرا لە خوارەوە جێبەجێ ئەکرا. بەڵام تیرۆریزمی پاش 2010کان لە 2002 بۆ 2009 تیرۆریزمێکە کە ئەوکو خۆت وتت ئەندیڤیدوالە ینی با بڵێن فەردیە لەسەر ئاسی تاک سەرەوە ئێرارشیەکە تەنها فەرمانێکی گشتی دەرەکا ئەم فەرمانە گشتێ کە دەرەکات ئیتر تۆ وەکو تاک ئەکرێ هیچ پەیوەندێکی ئێرارشیت لەگەڵ ئەم ڕێکخراوایە نەبێ بەڵام ئینتیمایەکی ڕۆحیت بۆ ئەو بڕیارە گشتی هەبێ کە سەرەوە دەری کردووە بۆیە لە هەر چرکە ساتێکە ئەکرێت تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە خۆت ڕادیکالیزە بکەی ئەکرێ خۆت بەتەنها لە بەرامبەر شاشەی تەلەفۆنەکە تا خۆت ڕادیکالیزە بکەی و چەقۆیەک هەڵبگری و بڕۆی پەلاماری کەسێک بدەی بیکوژیت یەکسەر
سبینێ ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ئیعلانی ئەوە بکە ڕای بگەێنێ کە تۆ ئینتیمای ڕۆحی و ئینتیمای ئایدۆلۆژیت بۆ ڕێکخراوەکەی ئەو هەیە بۆیە لێت ناشارمەوە ئەوەی کە من زانیاریم هەبێ دەستگا هەواڵگریەکانی ئەوروپا لە بەردەم قەیرانێکی زۆر گەوران لە بەردەم قۆناغی مراجعاتن مراجعات لێغی ڤیژیۆن مراجعات یانیشی ینی بە دوای پرسیارکردن و پشکنینی تکنیکەکانیان میتۆدەکانیان چوارچەوەی ئەکشنیان چوارچەوەی کۆنتترۆلکردن و چاودێریان هەموو ئەمانیان خستۆتە ژێر پرسیار بۆەوەی بتوان خۆیان ڕابێنن لەگەڵ ئەم تایپە نوێی لە تیرۆریزمە. زۆر سپاس عادل باخەوان بۆ کاتی پێدبەخشین بۆ و دەرفەتەی بۆ درەخسانین بۆ دەنگی ئەمریکا کە ئێستاکەم گفتوگۆیمان کرد هەر بژین سپاس بۆ.